لەگەڵ میوانەکەم دکتۆر سامی جەلال ڕاوێژکاری یاسایی وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکی شاندی دانوستانکار بۆ سیستەمی ئەسیکۆدا و گۆمرگ. دکتۆر سامی زۆر بەخێربێ، سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵمان. ژمارەیەک ڕێکەوتن و لێکتێگەیشتن هەیە لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا لەسەر خاڵە سنووریەکان، لەسەر جێبەجێکردنی پێناسی گۆمرگی. بۆچی حکوومەتی فیدراڵ لەمانە جێبەجێ ناکە؟ زۆر سپاس بۆ ئەم میوانداریە، بتوانین بە شێوەیەکی ورد و پوخت باسی بابەتی ئەم کێشانەی کە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ئیتیحادی عێراق. بەڕاستی ئێمە لە دوای 2007 و ئەو ڕیفراندۆمی کە هەرێمی کوردستان ئەنجامیدا مجموعەیەک ئیجراعات دژی هەرێمی کوردستان ئەنجام دران. یەکێ لەو ئیجراعاتانە ئەوە بوو کە سەیتەرە گومرگیەکانیان دانایەوە کە بە سەیتەرەی سەفرا مەشهور بوو. هەر ئۆتۆمبیلێکی بار هەڵگر لە دەروازە ستونەکانی هەرێمی کوردستان داخل دەبوو بۆ ناوچەکانی تری عێراق دووبارە گومرگیان لێوەردەگرنەوە. بەڵێ ئێستاش دانرایەوە لابرا. دوایەوە هەردوو حکوومەت ڕێکەوتن بڕیاری ژمارە 13 دەرچوو کە 2019 کە یەکێ لەو خاڵەکانی ئەو برارە ئەو سەیتەرانەیان لابرد بۆ یەخستنی پێناسەی گومرگ. پێناسەیەکی گومرگی موحەد دەرچوو بۆ عێراق و هەرێمی کوردستان. حکوومەتی عێراق هەڵسا بۆ لێدانی دەروازەکانی هەرێمی کوردستان لە ساڵی 2023 بڕیاری کۆنتێنەری دەرکرد. هەستا هەموو تعریفەی گومرگی کورت کردەوە لە کۆنتێنەر. ئەو بارانێک کە لە دەروازە ئاویەکان دێن بە کۆنتێنەر تەرسیم دەکران. کۆنتێنەرێک چیتیاوە هیچ مشکلە نیە. 2 میلیۆن دینار ئەگەر 20 قەدەم بێت، 4 میلیۆن دینار ئەگەر 4 قەدەم بێت. بۆ نمونە ئەگەر لە دەروازەکانی عێراق و نرخی کۆنتێنەرەکە تەرسیمەکەی 2 میلیۆن بێت، لەوانەیە لە دەروازەکانی هەرێمی کوردستان بپێیت ئەو تعریفەی کە ئیتفاقی لەسەرکراوە لەوانەیە 6 میلیۆن بێت. ئەمە زەرێکی بە ئابووری هەرێمی کوردستان و ئەم سیاسەتە لە 2023 دەستی پێ کرد. هەستان لە 2025 پێشلکارێکی تریان کرد. تعریفەی گومرگی نرخەکانم بە یەکجار بەرز کردەوە بە بڕیاری 270. حکوومەتی هەرێمی کوردستان ناڕەزایی دەڕبووی لەبەرەوەی بەشداری پێ نەکراوە. ئێمە لە هەموو پێناسەکانە بەیەکەوە کراوە، بەیەکەوە تەوحید کراوە وەکو 2019 دەکرا. لژنەیە تەشکیل بوو. ئێمە چوون ئەنجومەنی ئابووری عێراقی لەوێ کە دکتۆر فواد حسێن سەرۆکی لژنەکەیە، سەرۆکی ئەنجومەنەکەی اعتراضمان کرد. فەرمانێ دەرچوو یان تەوسیاتێک دەرچوو لە 12/8 2025 کە لژنەیەک پێک بێنێتەوە دووبارە بۆ پێداچوونەوە لە بینی هەرێمی کوردستان و لە بینی بەرپرسانی حکوومەتی ئیتیحادی عێراق. بەڵام ئەو وەکو حبرێک لەسەر کاغەز مایەوە. باشە لەو کاتەوە هەتاوەکو ئێستا گفتوگۆ و شان ڕۆیشتن و هاتن و کۆبوونەوەکان بەردەوامە. دوایین کۆبوونەوەتان 3 هەفتە بەر لە ئێستا بوو. باسی چیتان کرد؟ ئەوە نە کۆبوونەوە کراوە بەڕاستی هەر لێمان تێکچوو. ئەوەمان کۆبوونەوە کردووە لەگەڵیانە کە مشکلەی ئەوان پێشەوەی باسی ئاخر کۆبوونەوەکە مشکلەی ئەوان کێشەی ئەوان لەگەڵ ئێمە کێشەیەکی دەستوری. ئێمە پێیان دەڵێن کاکە بەڕێوەبردننی گومرگ ئیدارێکی هاوبەشە مشتەرەکە لە مادەی 114 دەستور زۆر بە ڕوونی هاتووە. ئێستا ئەوان تاگلایانانە بڕیان هەمووی تاگلایانیانێ. ئێمە ئاڵێن کاکە ئەگەر ئێمە بەو سیستەمەی ئێوە ڕازینی لەبەر ئەوەی ئێوە بە تاکلایانە کردوتانە و لەبەر ئەوەی لە بەرژەوەندی هەرێمی کوردستانی لە هەندێک ئەو خاڵنەی کە لە سیستەمەکە هەیە کەواتە هیچ تۆ مادەی 115 کە تۆ خلافێک هەبوو لەسەر بابەتی ئیدارەی مشتەرەک یان دەسەڵاتە مشتەرەکان بۆ هەرێمی کوردستانە. بەڵام ئەوان بە نەزرەیەکی زۆر ناوەندی زۆر مرکزی تەماشای بابەت هەموو بابەتەکانەکەن. یەکێ لەوانەش بابەتی ئیدارەی گومرگ کە ئەوان بەوە چەند نەزەڕی ئەوان هیچ اعتیبارێک بۆ دەستورە ناکەن کە دقەکانی واضحە لەبەرەوە بە ئیدارێکی مرکزی تەماشاکەن. ئەوان ینی بە بۆچوونی خۆم، ئەمە بۆچوونی خۆمی شخصیە، زۆر هەوڵاندا دەروازەکانی هەرێمی کوردستان بەهێز کۆنتترۆل بکەن و وازەحە لە 2007 و ئەو محاولەتانیان کردیان بەڵام بۆیان نەکرا و بەری پێشمەرگە ڕێگای لێگرتن. دوای ئێستا محاولەکان لە ڕێگای ئێستا زانین چیان کردو ئەم سیستەمیان دامەزران تامان سیستەمی هەرێمی کوردستانە سیکۆداڕەتەکە. یەکەم سیستەمێکی کۆنە. یعنی ئەگەر تۆ تەماشایکەی ئەو 108 دەوڵەتی جەنابەت ئیشارەتت پێدا هەمووی ئەو دەوڵەتە گەشە سندوەکانن. دووە لە عالم الثالثیان پێڵێن وڵاتی سێیەم لێک وڵاتی پێشکەوتوو جێبەجێ نەکراوە. زایدن ئەو سیستەمە تەمان زۆربەی بەخشراوە بە وڵاتانی کە ئیمکانێت و داراییان عێراق بە 13 ملیۆن و بۆ مەبلەغە خۆیان کە شایەتەن پێداوە کڕیوانە. کێشەی ناو سیستەمەکە چیە؟ تۆ ئەم سیستەمەی داناوە هەر تاجرێک بێوێت کەلوپەل هاور دەکرا بێ یوزەرنێم و پاسوەردی خۆی تەبعاً تا چێت یوزەرنێم و پاسوەرد وەرەگرێت و QR کۆد وەرگێت لەوانە 6 مانگ خەریک بەزەو مامەڵێ بێت. ئەمەنە ڕۆتینیاتی زۆرە کە تۆ داخڵە بی من بزاعەکەیان میان کەلوپەلەکەیم دەبێت پێش وەخت
من تصريح بدەم دەڵێم ئەم بیزاعانە دەێنم ئەوەندە وەزنەکەی ئەوەندەیە نەوعەکەی ئەوەندەیە لە فڵان وڵاتە و مەبلەغەکەشی ئەوەندەیە لە ناو سیستەمەکە دەبێت گومرکەکە بدەیت لە ناو سیستەمەکە دەبێت 5% ئەمانەتی زەڕیبی بدەیت ئێستا تعریفەکەشیان گۆڕیەوە بەرزیان کردێتەوە بە مەلاین دۆلارەکات یعنی تاجری عێراق سری لێشێەوە ئێستا تۆ کۆنتێنەرێک پێش ئێستا ئەگەر ئەجیزەی کارەبایی تیابێ بای 10 ملیۆن دلار بێت 2 ملیۆن تەیە ئێستا ئەگەر بەو تعریفە تازێ بۆ ئەبێ 3 ملیۆن دلار بێ ئەگەر بە حسابی بەرزترین ئاستی بڵین سیستەمەکە حساب بکەین تعریفەکە کە 3 ملیۆن دینارە ئەمە لەو بابەتەوە بابەتێکی تریشەوە تۆ بە سیستەمی ئەسیکۆدا هەوڵ دەدرێت کە هەرێمی کوردستان دەواازەکانی هەرێمی کوردستان کۆنتترۆل بکرێت باشە لە ڕێگای ئۆنلاینەوە داهاتی دەواازە سنوورەکانی بەپێ ئەو بڵین ئەو لێدوانەی کە بەڕێز وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان کە لە 16 داهاتی ناوخۆی دابەزیبەوە و لەبەر ئەوەی داهاتی گومرکی داوە من پرسیاری گومرکەکانم کرد بالفعل ئەو ئەرقامانە تاوە داهاتەکە زۆر دابەزێ بۆ ئێستا بازرگان ناتوانێت کەلوپل هاوردە بکات بۆ لەبەرەوەی ناتوانێت دۆلار نەئەتوانێت لە بازار دۆلار بکرێت تەحویلی کات نەئەتوانێت بەشدار بێت لە سەکۆی بانقی مرکزی کە بە 1000 تەنیا بازرگانی هەرێمی کوردستان بڵێ لەبەر ئەوەی بەشدار نین لە سیستەمی ئەسیکۆداکە لە سیستەمی ئەسیکۆداکە ئەم کێشانەی کە هەیە کێشەی گرفتی زۆرە کێشەی تەکنیکی هەیە کێشەی ئەژمارەکردنی ینی زۆر جار ئێمە تاجرێک دەڵێ من بای 10,000 دلار کەلوپەلم هێناوە 16,000 دلار ڕسمیان لەسەر من نووسی کابرا بە چەند بیفرۆشێتانی ئێمە بە کورتی لە دوایین کۆبوونەوە کە پێش 3 هەفتەکرا بان کاکە ئێمە سیستەمێکی ئەلکترۆنی بەڕێوەبەراتی گشتی گومرکی حکوومەتی هەرێمی کوردستان هەیە کە نزیکەی 12 ساڵە کار دەکات لە سیستەمەکەی ئەوان زۆر بڵین پێشکەوتوترە و پێشتریش دانەوە برادرانی ئێمە کە لە گومرکان خبریان هەیە مۆزوع فەرمون با ڕابطیکەین ئێوە تۆ چیتان لە ئێمەیە بەیاناتی بازرگانەکەت دەوێت کەلوپەلەکەت دەوێت گومرکەکەی چەنە لە کۆوە دێت تیان بە هیچ شێوەیە قوبوڵمان نییە کاکە بۆ قوبوڵتانیەتیان فەنیە نابێت مان ئێمە بەرنامج یان پرۆگرام سۆفتوێر ئینسان دروستەکە ئەتوانێت تعدیلیکە ئەتوانێت بە پێچەوانی قسەکەی ئەوانەوە ئێستا ئەو کەلوپانانی کە لە ئیبراهیم خەلیل دێن طبعا ساحەیەک دانراوە ئێستا ئەبێ قفڵی گومرکی لێبێ ئەنجا بۆ ناوچەکانی تری عێراق بچێت ئەو بەیاناتانی کە لە ئیبراهیم خەلیلەوە کە پێشەوەی بچێ بۆ سەیتەرەکەی سەردەکە لە دوهۆکە بە سەیتەرەکانی تر هەمووی ئۆنلاین بۆ ناو سیستەمەکە ئەچێت و بەیانەکان لە بەردەستیانێک کەواتە لە ڕووی فەنیەوە ممکنە ئێستا ڕەبتمان کردووە بەڵام ئەوان قوبوڵیان نییە توان کاکە ئێمە کێشەمان ئێستا چارەسەر چییە؟ چارەسەر بە ئۆپشنی دووەمان پێدان ئەتمان ئێمە ماوەیەکی زەمەنیمان بدەنێ سیستەمی ئەسیکۆدا بە تەواوەتی دیراسە دەکەین تیمە فەنیەکانی خۆتانی ئەسیکۆدا بنێرن بۆ هەرێمی کوردستان لەگەڵیانە دانیشین فەنیەکانی ئێمە لەگەڵیان دانیشن ئێمە لە ماوەی مانگێکە پرۆگرامی خۆمان دەین و پێتان دەڵێن ئەسیکۆداکەمان وەکو ئێوە قوبوڵە ئەسیکۆداکەمان بە هەنێک ئەپدێتەوە قوبوڵە یان قوبوڵمان نییە وتیان بەس ماوەمان بدەنێ کە 3 مانگ تا 4 مانگ ئەم خەڵکە کە کەلوپەلی هاوردە کردووە کە دۆلاری پێ تەحویلەکە بە ئەو تەحویلان لە بانک بکرێت وتیان ئەوەشمان قوبوڵ نییە کەواتە ئێمە هەچی ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان زۆر مەرنە لەو بابەتە زۆر فلکسیبڵە ئێمە هەموو چارەسەرەکانمان محاولەمان کردووە لەگەڵانە بەڵام ئەوان ئیمانیان بۆ بابەت گەشتونێتە بنبەست لەگەڵیان ناخێت بنبەست نییە ئێمە پێشنیارەکانمان پێشکەش کرد و وا بڕیارە ئەم پێشنیارانە پێشکەشی سەرۆک وەزیرانی عێراق بکرێت و بڕیارێکی لەسەر بدات شتێک نییە لە مفاوەزاتە و لە دانوستانە بڵین نابێت و ناکرێت و هێڵی سوورە نەخێت لە هەموو مفاوەزات هەموو شتێ ممکنە ئەم کێشەیە پێویستە چارەسەر بکرێت لەبەر ئەوەی زەرمەندی گەورە هاوڵاتی بەڕێزە چه هاوڵاتی عێراق زۆر زەرەریان کردووە لەبەرەوەی نرخەکان لەوێ بە یەکجار زیادی کردووە کەواتە هەرێمی کوردستان بە تەواوی سیستەمی ئەسیکۆدا ڕەتەکاتەوە و ناچێتە ناو سیستەمەکە ناتوان پێ بڵم وایە یعنی جارێ بڕیار نەدراوە نەخێت دراسە ئەکرێت یعنی ئەوەی کە دوو کێشە هەیە لە سیستەمی ئەسیکۆدا من حەقم هەیە بەیاناتی خۆم هی بازرگانەکانی خۆم هی دەروازەکانی خۆم لام بێت ئەوان قوبوڵیانە دەبێت هەموو بەیانەتەکانە بێ لای ئێمە بێت یعنی من بەیانی بتوانم بەیاناتێک داوا بکەم لە ناو سیستەمکە ئەبێ وەکو جەوازات ڕوخسەت لەوان وەرگرم ناتوانم لەبەردەستم نییە سیستەمی پارەدانی ئەلکترۆنی من لە دەستورە
لە هەموو دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان بە گومرکیشەوە احترافی پێکراوە کەواتە وجودێکی معنەوی و قانونیم هەیە پارەدانەکە دەبێت ئۆنلاین بێت کەواتە هەموو ئەو داهاتە ئەچێتەوە بۆ بەڕێبەراتی بڵێن دەستەی گومرکی گشتی عێراق و تۆ هاتی ئۆنلاین بە پێچەوانەی دەستورە دایرێکی بڵێن بەڕێبەراتی گشتی گومرکت هەڵوەشانەوە لەبەر ئەوە ئەمە لە حەزاتەمان هەیە قوبڵمەنی و هەنێک بابەت و کێشەی و گرفتی تەکنیکی تێدایە بۆ ئێمە داوامان کردو دیراسەیەکەین و هێشتا ینی نەگەشتنەتە بنبەست مفاوەزاتەکان بەرداوامە و تەمانی خواش دکتۆر مەبەست بە پرسیارێکی دیکە جیاوازت ئاڕاستە بکەم ئەویش ئۆتۆمبیلی ژمارە کاتیە کە لە هەرێمی کوردستان کڕابێت و ژماری کاتی بێگەر بڕواتە کەرکووک و ینی بەرەو ناوەڕاست و خواروی عێراق سزای هاتوچۆی بۆ درێ ئەمە چارەسەر کراوەیان نەخێر بە ئۆتۆمبیلی ژماری کاتی بە پێی ئەو بڕیارە تازانەی ئەوان بە حساب ئۆتۆمبیلی هاور دەکراوە تعاملی مەنەفێستی لەگەڵاکەن لەبەروی ژمارەکەی ژماری هەمیشەیی نییە بۆیە فەرقی گومرکەکەی لێوەرەگرن نەکی حەجزیەکەن بە ژماری کاتی وەکو هەر لەناو کۆنتێنەرێک ئاوێت حسابی بۆکەن فەرقی گومرکی لێوەگرن بەڵام ئۆتۆمبیلی ژمارەکرا و هیچ مشکلێنی هاتوچۆ زۆر سپاس دەکەم دکتۆر سامی جەلال ڕاوشکار یاسای وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێم و سەرۆکی شاندی دانوستانکار بۆ سیستەمی یاسای کۆدا و گۆمرک بەخێربێ.